بەڵێنانەی کە بە ئێوەیاندا بوو جێبەجێ بکەن؟ ئایا توانیان نوێنەرایەتێکی ڕاست و ساغی ئێوە بکەن لە بەغدا مافە دەستوریەکانتان بۆ بهێننەوە، یان بە پێچەوانەوە بوونە سەبەب بۆ مەینەتێکی زۆر بۆ ئێوە، بوونە سەبەبی ئەوەی بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان، لە گوندنشینە بەڕێزەکان، لە خەڵکی ئەو ناوچەیە بڵێ بەداخەوە بۆ ئەو نانەی پێماندان. ئەو نانەی پێماندان بۆ ئەوە نەبوو کە ئەمڕۆکە بەم شێوەیە ڕەفتار لەگە میلەتی خۆیان بکەن. خۆشەویستان، ئەو کاندیدانەی کە کۆمەڵی ئیسلامی پێشکەشی ئێوەی کردوون، من و ستافە بەڕێزەکەم لەو خوشکبرانەی کە لەگەڵماندان، پێتان شەرم نەبێت بۆ هەرێک لە ئەوانە دەرگا بە دەرگا بدەن، چونکە کۆمەڵی ئیسلامی قوتابخانەی پێگەیاندنی خەڵکی دەستپاک و نەزی و ئازا و مەردە. کۆمەڵی ئیسلامی ئەزمونێکی سەرکەوتی پیشانداوە لە پەرلەمان و لە حکوومەت و لە کاری خێرخوازی و لە کاری کۆمەڵایەتی. ئەو جارەش بێ ئومێدتان ناکەین، ئەو جارەش لە هەر شوێنێک بین، ئەو کورسێک کە لەسەری دانیشین بە مەسئولیەتەوە مامەڵەی لەگەر دەکەین و بە ئەمانەتەوە ئەو دەنگانێک پێمان دەدەن، ئێمە دەیان پارێزین و دەزانین بەرپرسیارەتی لێپرسینەوەی لەسەر ڕۆژی دوایی. بۆیە لەگەڵ خەڵکی خۆمان ڕاست دەبین چۆن لە ڕابردوودا ڕاست بووین. پێویست ناکە باسیەوەتان بۆ بکەین کۆمەڵی ئیسلامی چی ئەکا، چونکە بینیوتانە چی کرد. بەو پشتگیریە کە ئێوە لە ڕابردوو هەتان بوو دیتان کۆمەڵی ئیسلامی چی کرد لەسەر ئاستی حزب، لەسەر ئاستی پەرلەمانتار، لەسەر ئاستی نوێنەرەکانی لە حکوومەت. دڵنیابن ئەزمونە سەرکەوتوەکان دووقات دەبنەوە، ئەو جارە بە پشتیوانی خوای گەورە و بەقەدەر ئەوەی ئێوە پشتیوانیمان لێ دەکەن دەبینە دەنجی ئێوە، دەبینە ڕەنجی ئێوە و کارێک دەکەین کە هەموو هاوڵاتیانی کوردستان دڵخۆش بکەن. ئەوەش دوای تەوفیقی خوای گەورە، دوای ئەوەی کە پشتیوانیەکی زۆرمان لێ بکرێ، چونکە ئێمە لە بەغدا بە 3 کورسی هەر ئەوەندەمان پێکرا و بە شایدی زۆر لە خەڵک لە ژمارەی خۆمان زیاتر بووین. بەڵام بێگومان ئەگەر خەڵکی کوردستان پشتیوانیمان لێ بکە و بە چەندین کورسی بگەینە بەغدا، کاری باشتریشمان لەدەست دێ و نوێنەرایەتێکی باشترتان دەکەین. سوپاس بۆ ئامادەبوونتان، هیوادارم بە گەرم و گوڕی ڕۆژی 12/5 بزنە سەر سندوقەکانی دەنگدان. یەکەم ناو لە فۆرمی دەنگدان لیستی کۆمەڵی ئیسلامیە و لەوێشەوە دەنگ بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بدەن. زۆر سپاس. وەسەلام عەلەیکوم وەرەحمەت الله وبەرەکاتوه. پێشوازیەکەی لە کاندیدی ژمارە 3 مامۆستا ئومێد مستەفا لەسەر لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پارێزگای هەولێر. هات کومریە و ببوورە کۆمریەتان فەرمو خات کومریە پێشوازی بکەن لە بە چەپڵەکانتان لە خات کومریە. والله من قسەی خۆم تەواو کەم جاڕۆمە خوارە حەقی ئەوەی کە ناوەکە غەڵەت وتم. باشە باش. بە ناوی خوای گەورە و میهرەبان، ئەوە لە سزای ئەوەی ناوەکەی غەڵەت وتم ئەیکەمە 4 خولەک. قومریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 3 لە لیستی 104. بە ناوی خوای گەورە و میهرەبان، هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان، هاوڵاتیانی سەربەرزی دەڤەری باڵەکایەتی، ئامادەبوانی خۆشەویست، لە کاتێکدا کە ئەلمانیەکان و چەپ و مارکسیەکان خۆیان کردبووە سەرمەشقی خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد، کۆمەڵێک زانا و گەنجی خواویست و خۆنەویست، ئازا و جوامێر، چاونەترس و دلێر بڕیاریاندا بەگشت زوڵم و ستەم و نادادگەری بچنەوە بۆ ئەوەی بەگەلی کورد بڵێن ئێمەی شوێن کەوتوانی ئاینی پیرۆزی ئیسلام و گۆشکراو بە پەیامی حەق بێژی محەممەد المستەفا درودی خوای لەسەر بێت، دەمانەوێت
ئەم گەلە سدەم دیدەیە ڕزگار بکەین. سەرەتای هەشتاکان گوڵی ڕابوونی ئیسلامی پشکوت بەڕابەرایەتی مامۆستایانی دڵپاک و ئەمامە پاک بوونە هێزێکی تۆقێنەر بۆ ڕژێمی بەعز. بەردی بناغەی خەباتی چەکداری لە کوردستان ڕابوونی ئیسلامی کوردستان دانرا. لە ماوەیەکی کورتدا ژمارەیەکی زۆر گەنجی خۆنەویست و خەبات گێڕ و گیانفیدا هاتنە مەیدان بۆ ئەوەی پریسکی هەڵگیرسانەوەی کولتووی خۆڵەمێش لەسەر نیشتووی ئیسلام و ئاگری لە کۆشکی زۆرداران بەردا. ترس و دڵەڕاوکێشی خستە دڵی ئەلمانیەکانەوە. ئامادەبوانی خۆشەویست لە ئێمەیان پرسی ئێوە کێن؟ بۆیە ئێمە شەڵێین لەم منبەرە پیرۆزەوە لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە گەردەپرسن کە ئێمە کێین؟ سەوز و سپین، چون لە نەسلی بەهارانین پاک و بێگەک وەک ئاوێنەی بێ لە کەوڕوون وەچەی باوک و باپیرانین ئازا و دلێر و چاو نەترس چاپووکی شەوشێری ڕۆژین چون قوتابی سەردارانین ئاسۆکەمان ڕووناک تشکی لە خۆر وەرئەگرێت و لە ئامێزی ئاسمانین گەردەپرسن کە ئێمە کێین؟ کۆمەڵێن و توێشیمان پڕ لە ئاسۆی و لە مژدە و سەروەریە گەردەپرسن کە ئێمە کێین؟ بەختیاری و کامەرانی و هیوای ئازادیمان پێیە وەک نەسیمی بەیانیانین گەردەپرسن کە ئێمە کێین؟ ئێمە لە ئاسۆی بیرماندا دنیایەکی وا ئەبینین کە تێیدا گشت مرۆڤەکان ئازادن خۆمان و لە غەیری خۆمان فەرقی نییە چون هەموو بەندەی یەزدانین چاکترینمان بە تەقواترینمانە باشترینمان بێشک خواناسترینمانە گەردەپرسن کە ئێمە کێین؟ ئێمە لە دنیای بیرماندا ئاسمانی ساماڵی ئەبینین کە ئەستێرەکانی ئامێزی چاوگەشی ئەم میلەتەن دەریایەکی ڕوون و شین و پاک ئەبینین کە مرماری باخی هیوای دڵی ئەم میلەتەن بەهارێکی سەوز ئەبینین گوڵەکانی نەوەریون بەهارێکی سەوز ئەبینین گوڵەکانی نەوەریون سوور و جوان و ڕەنگا و ڕەنگن کۆرپەلەکان لە باخچەی ڕازاوەکاندا یاری ئەکەن ئێمە بیلبیلەی چاویانین ئێمە سوپەری ژیانیانین ئێمە شەونمی بەیانین دەتکەینەوە سەر ئەو دوو لێوەی کە لەسرە مەرگدایە وشک هەڵاتون دەتکەینە سەر ئەو دوو لێوەی کە لەسرە مەرگدایە وشک هەڵاتون میلەتی ستەم لێکراوی کوردستان هاوڵاتیانی ستەم لێکراوی کوردستان ئێمە توێشووی تەواو نەبووی کاروانی بێوچانی ئەم میلەتین چاک دەزانین کە ئێستاکە گشت دەزانن کە ئێمە کەین کۆمەڵی ئیسلامی کوردستانی ئامادەبوانی خۆشەویست ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تەواوی دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەوراز و نشێوی زۆرمان بینیوە تەگەرەی زۆر هاتوۆتە ڕێمان بەڵام هەموو باش دەزانن کە ئێمە قەت سەردانانەوێنین بەڵکو ئێمە ئەو لیستی هەڵوێست و مەردایەتین کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان پیاوی مرد سەرۆکایەتی دەکات بۆ ڕووبەڕووبوونەوەی ستەم و ناحەقی و گەندەڵی بەڵێ بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان
لیستی 104 لیستی سەروەری و بەردایەتی قمریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 3 لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. با هەمومان بە یەکدەنگ سەرخەین کۆمەڵ بەڵکو ئاسۆکانی کۆمەڵگا دەرخەین بە کۆمەڵ هەمووتان وەرن بەرەو کۆمەڵ 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 تاکو ئاواتەکانتان بێتە دی بە تێکۆشانی کۆمەڵ یەکدەنگ یەک ڕەنگ هەڵوێستی کۆمەڵ بسن بۆ ڕاماڵینی دەستی ڕەش بە لیستی کۆمەڵ. دوای مەعزەرەتخوازی لە خاتو قومریە پێشوازی هێلکەی لە مامۆستا ئومێد مستەفا کاندیدی ژمارە 4 لە لیستی 104 لیستی هەڵوێست و مەردایەتی بە سەفلەکانتان پێشوازی لێ بکەن. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست، سڵاوی خوای لە هەموو لایەکتان بێت. براتان ئومێد مستەفا سوورچی ژمارە 4 لە بازنەی هەولێر، دیارە ئێمە وەکو کاندیدانی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی گەورەترین شانازی بۆ ئێمە کە کاندیدی کۆمەڵی ئیسلامی. ئێمە وەکو کاندید کاتێکە خەڵک بەسەر دەکەینەوە و سەردانی خەڵک ئەکەین، اینجا بۆمان ڕۆنە بێتەوە کە ئێمە چەند سەربەرزین. بەڕاستی ئەم سەربەرزیە جێگای خۆیەتی کە هەموو لایەکمان شانازی پێوە بکەین. ئەوەش بە تەئەکید دەرەنجامی ئەو هەڵوێستە جوامێرانەی کۆمەڵ بوو کە لە ماوەی 4 ساڵی ئەنجامیدا. بۆیە ئێمە وەکو کاندیدانی کۆمەڵ بەردەوام دەبین لەسەر ئەو هەڵوێستانە و بەڵێن دەدەین، هەر وەکو لە پەیامی خۆم گوتومە بەڵێنێک نادەین کە پێمان جێبەجێ نەکرێ، بەڵام بە وەفا دەبین بەو بەڵێنانەی کە ئینشاءالله دەیدەین. بۆیە ئێمە وەکو کاندیدان داواتان لێ ئەکەین، هەر وەکو ئێمە هاتووینە پێش لە خزمەت خەڵک و جەماوەر بۆ دین و ژینی خەڵک. بەڕاستی لای ئێمە تەنها ژینی خەڵک نییە، بەڵکو بۆ دینی خەڵکشە، بۆ بیر و باوری خەڵکە. ئێمە ئینشاءالله ئەبین بە حامی و بەرگەریکارێکی سەرسەخت بۆ ئەم دینە و دەبینە داکۆبکارێکی سەرسەخت بۆ مافەڕەواکانی ئەو خەڵکە و ئەو پەڕی ئەمانەتەوە کە ئێمە لای ئێمە وەکو ئیسلامی بەرپرسایەتی ئەمانەتێکی گەورە و قورسە. بۆیە ئێمە چاودێری خوای پەروەردگار لەسەرمانە و بە ئەمانەتەوە ئینشاءالله هەرچی خۆمان جێبەجێ دەکەین و بە وەفا دەبین، هەر وەکو کۆمەڵی ئیسلامی بە وەفا بوو و نوێنەرانمان بە وەفا بوو و ئەو خەڵکەی خۆمان کە لە حکوومەت بوو بە تایبەت سەرمان بەرزە بە بەڕێز کاک عەبدولستار کە خۆشحاڵین ئێمە وەکو کاندیدان کاتێک دەچینە ناو خەڵک و جەماوەر هەموویان دەستخۆشیمان لێ ئەکەن بە بۆنەیەوەی کە ئێمە هەڵوێستمان هەبووە و لەگەڵ خەڵک بووینە و بە وەفا بووین. خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ئیشمان و هەموو لایەکمان موفەقکە بۆ ئەوەی کە لیستی 104 بەسەرکەوی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.
پێشوازی بکەن لە کاندیدی ژمارە 5 لە لیستی هەڵوێست و مەردایەتی مامۆستا دڵشاد ئەحمەد شەریف. بەناوی خودای گەورەی کارلەجێ، سەڵات و سەلام بۆ سەر ژیانی پێشەوای مرۆڤایەتی و پێشەوای مجاهیدین محەممەد عەلەیهی السەڵاتی وەسسەلام، و بۆ سەر شوێن و یار و یارکەوتوەکانی کە ئێوەی بەڕێزی ژێچێکن لەوانە کەسانی خەمخۆر و بامەک و دڵسۆزن بۆ گەیاندنی ئەو پەیامە پیرۆزە، پەیامی خوای گەورە کە هەموو امتیازاتێک و هەموو خۆشیەکانی ژیانتان لە خۆتان گرتوتەوە لە پێناوی سەرخستنی ئەم دیرە پیرۆزە. بەڕێزان، سەرەتا بە خێراتنێکی گەرمتان دەکەم، وەلەو مەقام و شوێنەی خۆم کە دەبینم کە چەند هەنگاوێک لە ئێنگۆی بەرز کراوەتینەوە وەکو مۆرچێک بۆ ئەوەی ئێمە هەڵبژێردراوین کە بچینە پەرلەمانی عێراق، هەست بەو بەرپرسیارەتە گەورە دەکەین کە چۆن ئێستا ڕوبەڕووتان وەستاوین. هەر هەموو ستافە بەڕێزەکەمان هەروە هەست پێ دەکەین ئەوە ڕوبەڕووش خوای گەورەش دەبینەوە ڕۆژێک لە ڕۆژان کە حسابمان لەگەڵ دەکرێت لەسەر هەموو ئەو ئەرکانەی پێمان دەست پێردرێ. ئینشاءڵڵا یوسف ئاسایانە دەبین وەکو حەزرەتی یوسف عەلەیهی السەڵاتی وەسسەلام، وچۆن وتی بە مەلیک قال اجعلني على خزائن الأرض إني له حفيظ أمين. ئینشاءڵڵا ئێمەش هەمومان هەموو ئەو ستافە بەڕێزە بە پێی تایبەتمەندی هەر یەکێک لە ئێمە کە من تایبەتمەندیم هەیە لە ماجستێرم هەیە لە اقتصاد و مالیەی دەولی، هەر یەک لەو بەڕێزانە لەو کاندیدە بەڕێزانەی کە پێشترش هەروە کاریان کردووە دڵسۆزانە و خەمخۆرانە و لێنەبڕاوانە و شەو و ڕۆژیان خستۆتە سەر یەک بۆ سەرکەوتنی دینی ئیسلام، بۆ سەرکەوتنی ئەو پەیامە پیرۆزەی کە ئیسلامە کە کۆمەڵی ئیسلامی هەڵیگرتووە. ئینشاءڵڵا ئێمەش لەو ئاستەدا دەبین، هەرچی لە تواناماندا بێ درێغی ناکەین و دەبینە خەمخۆر و دڵسۆزتان و هەرچی مەعاناتێک بەسەر ئەو میلەتەی خۆماندا هاتووە لە شەهید لە ئەنفال کە من وە خۆم یەکێکم لە خێزانی ئەنفالەکان خاوەنی 72 شەهیدی ئەنفالم لە مام و خاڵ و ئامۆزا و خزمە نزیکانم. دەبینە خەمخۆری ئەو پێشمەرگە بەڕێزانەی ئەو نازدارانەی کە لە جەبەکان کوژران تا ئێستا مەیتەکەشیان وەرنەگیراوەتە کە 65 پێشمەرگەی بەڕێزن، 2000 پێشمەرگە کە شەهید بوون خوا بە شەهادەت قبوڵیان کە، نزیک بە 10,000 پێشمەرگە کە مامەڵەیەکی بازرگانیان پێکرا بۆ مامەڵە و سەودا بازرگانیەکانی خۆیان تا ئێستا شەهیدانەشیان بۆ دەرنەکراوە. دەبینە خەمخۆرتان ئینشەڵڵا هەموو ئەو دز و گەندەڵ و تاڵانچی و حرامخۆر و نیشتیمان فرۆشانەی کە یاریان بە مقدراتی ئەو میلەتەی ئێمە کردووە کە میلەتی کوردە، ئینشەڵڵا بەپێ ئەو توانایی کە هەمانە لە پەرلەمانی بەغدادیان خەینە قەفەزی ئیتیهامەوە، ئینشەڵڵا دانە بە دانیان محاکەمە دەکەین و لێپێچینەوان لەگەڵ دەکەین لەسەر هەموو ئەو پارە دزراوانەی ئەو پارە حرامانەی کە کۆشک و تەلاری پێ دروست دەکەن و بۆ بەرژەوەندی استخباری و ئیعلامە فاسیدەکەیان بەکاری دەهێنن بۆ هەڵۆشاندنەوەی ئەو کۆمەڵگەی کوردەواری ئێمە کە بەکاری دەهێنن بۆ مامەڵە و سەودای بازرگانی لەگە وڵاتان، دەستی وڵاتان ڕادەکێشن بۆ ناو وڵاتەکەمان. هەموو ئەو خێر و بێر و سامانان ئینشەڵڵا لە قوڕک دەردەهێنینەوە، ئینشەڵڵا تەسلیم بە هەموو ئەو خەڵکە ستەمدیدە و مەزلومەی دەکەینەوە، چیتر ناهێلین یاری بە مقدراتمان بکاو. ئینشەڵڵا ئەو پەڕی دڵسۆزی خۆمان کار دەکەین بۆ بچووکایەتی کردنی ئێنگۆی بەڕێز وەکو ئەو سێ ئەندامە پەرلەمانی پێشووی کە مامۆستا ئەحمەد و مامۆستا سەلیم شوشکەی و هەر سێ ئەندامە بەڕێزەکە کە کاریان کردووە مامۆستا زانای بەڕێز ببورن کە لە بەردەمانە کەسێکی بە هەڵوێست و دڵسۆز و چالاک و خەمخۆر بە خوای گەورە پاداشتی بە خێریان داتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.
هۆگەلۆ هۆگەلۆ وەرن با پێتان بڵێم چێ کۆمەڵ خەمخۆرە دڵسۆزە بوێرە کۆمەڵ بۆ کۆمەڵ مەردە وەک بەردە بۆگەل لیستی کۆمەڵ بۆ خاک و نیشتیمان هەوێنە هەستی کۆمەڵ لە هەر شوێنێ بوونی نەبوو سەدای کۆمەڵ ئەوە گۆڕستانە ئەو شوێنە بێ ئەدای کۆمەڵ ئامادەبوانی بەڕێز بە دروشمی پیاوی مرد پێشوازیەکەی لە پیاوی مرد ئامسەفەبی ئاڵاکانتان بەرزکەنەوە. السلام عليكم. فرموا ممنون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. خوشک برانی بەڕێز و خۆشەویستم لە دەڤەری سۆران و باڵەکایەتی و ڕەواندوز و چۆمان و ناوچەکانی دەوروبەریان زۆر خۆشحاڵم کە بە دیدارتان شاد دەبم. لە پشت ئێوەشەوە سەڵا و ڕێز و حرمەت دەنێرم بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان. خوشک و برایانی بەڕێزمان، بەڕێزان، ئێمە ئێستا بەرەو پرۆسەیەکی گرنگ و هەستیار دەچین، ئەویشەوەی کە خەڵکی عێراق بەگشتی و بە تایبەت ئێمە کە لە هەرێمی کوردستان داین، هەرێمی کوردستان بە تایبەت نوێنەرانی خۆیان هەڵبژێرن و بیان نێرن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەو پرۆسەیە بەرجەستەکردنی فەرمانی خوایە کە دەفەرمێت و ئەمڕهم شوورا بەینەهم. کاروباری مسلمانان دەبێ بەڕاوێژ بێت و ئەو پرۆسەیە بەرجەستەکردنی ئەو حەقیقەتەیە کە خەڵک و جەماوەر خاوەنی ئەسڵی سوڵتە و دەسەڵاتن. حاکمیەت هی خوای پەروەردگارە، هەر خوا حاکمە، واتە تەنیا خوا مافی ئەوەی هەیە حەڵاڵ و حەرام، ڕاست و چەوت، چاک و خراپ دیاری بکە، بەڵام دەسەڵات هی خەڵکە. خوای پەروەردگار لە ئایەتی 58 سوورەتی ئەننیساءدا دەفەرموێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوارو لجماور و کۆمەلگا دەکا دەفەرمێ خەڵکینە بێگومان خوا فەرمانتان پێ دەکا ئەمانەتەکان تەسلیمی خەڵکی شایستەی خۆیان بکەن. زانایانی ئیسلام دەڵێن مەبەست لە ئەمانەتەکان حکومڕانی و بەرپرسیارەتیە. لە ڕاستیدا بەرپرسیارەتی ئەمانەتە، لە ئەسڵدا خاوەنەکەی خەڵکە، بەڵام خۆ خەڵک ناگونجێ هەمویان بەرپەرز بن، دەبێت کۆمەڵێک لە نێو خۆیاندا دیاریکەن هەڵیان بژێرن بیان کەنە بەرپرس ئەو ئەمانەتی حکومڕانیە تەسلیمی ئەوان بکەن. واتە حکومڕانان لە ئیسلامدا نوێنەر و وەکیلی خەڵکن، خاوەنی ئەسڵی دەسەڵات جەماوەرە. خیتابەکانی قورئان هەمووی ئاوان، یا ئەیوهە الناس، ئەی خەڵکینە، یا ئەیوهە الەذینە ئامەنوا، ئەی ئەوانەی بڕواتان هێناوە، یا بەنی ئادەم، یا ئەیوهە الئینسان. بۆچی؟ چونکە لە ئەسڵدا ئەوە خەڵکن دەبێ وڵاتی خۆیان بەڕێوە بەرن. جا خەڵک دێن ئەو ئەمانەتی حکومڕانیە، جا ئەگەر سوڵتەی یاسادانانە کە پەرلەمانە، سوڵتەی جێبەجێکردنە کە حکوومەتە، سوڵتەی دادوەریە، سوڵتاتی دیکەن، دەبێ خەڵک و جەماوەر ئەو ئەمانەتە بە کەسانی شایستە بسپێرێ. دوایی دەفەرمێ وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل. دوای ئەوەی خەڵک و جەماوەر بەرپرسانی خۆی هەڵدەبژێرێ، ئەمانەتی حکومڕانیان پێدەستپێرێ، ئەمجا حکومڕانانیش دەبێ بە دادگەری حکم بکەن. ئەوە حەقیقەتێک گویستم کە لە دەستپێکی قسەکان باسی بکەم. خاڵی دۆم کە دەمەوێ
ئاماژەی پێ بدەم ئەوەیە ئەم دەفەرە دەفەری باڵەکایەتی و سۆران و ڕەواندوز و چۆمان و ناوچەکانی کە بەسەریانەوەن ناوچەی برادۆست و وەرتێ و هەموو شوێنەکان ئەم ناوچانە بەڕاستی لانکەی شۆڕش و خەبات و کوردایەتی بوون باوەشێکی گەرم و پرسۆز بوون کاتی خۆی بۆ شۆڕشی ئەیلول و هەروەها دواتریش بۆیە خەڵکی ئەم دەفەرە هەروەکو هەموو دەفەرەکانی دیکەی هەرێمی کوردستان حەقی خۆیانە کە گلەیی بکەن لە حکومڕانانێک کە بەداخەوە لەبەر بەرژەوەندی تەسجیل حیزبایەتی و خزمایەتی نەیان پڕژاوەتە سەر خەڵک و وڵات کە لە ئەسڵدا بە نوێنەرایەتی هەموو خەڵکەکە چوون بەڵام لەوێ بەداخەوە زیاتر چاویان خزم و حیزبی بینیوە خەڵک بۆی هەیە گلەیی بکات و گلەیەکی زۆر مەحکەمیش بکات بەڵام لە جیاتی پرتۆبۆڵە و گلەی و گازندە ئەوە ئێستا خەرمان لە گۆڕەیە ئەگەر کاتێک کە بەرپرسان هەڵدەبژێردرێن تۆپ لە ساحەی ئەواندا بێ ئێستا تۆپ لە ساحەی خەڵک و جەماوەردایە بەرپرسانی باش هەڵبژێرن بۆی حکومڕانی باشتان بەسەردا بکرێن بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان شایستەی حکومڕانیەتی بەسەرداکردنێکی زۆر لەوە باشتر بوو ئەو هەموو خێر و بێرەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا هەیە زۆر لە خەڵکی عێراق و لە خەڵکی هەرێمی کوردستان زیاد دەبوو ئەگەر بەدەستی ئەمینەوە بوایە بەڵام ئەوە خەڵکن کە دەبێت چاور بکەنەوە و دەبێت ئەو ئەمانەتی کە لە ئەسڵدا هی خۆیانە بە کەسانێکی بسپێرن کە شایستەی بن خواوا دەفەرمێت پێش ئەوەی بە حکومڕانان بفەرمێ ئەگەر حکمتان کرد بە دادگەرانە حکم بکەن بە خەڵک دەفەرمێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها کێ دەتوانێت حکومڕانێکی دادگەرانە بکە کەسانێک کە ئەهل بن شایستە بن ئەرک و بەرپرسیارەتی حکومڕانیان پێ بسپێردرێ کەواتە کاتێ خەڵک و جەماوەر لەگەڵ حکومڕانانی ستەمکار و لادەردا ڕوبەڕوو دەبێتەوە دەبێت لەی لە خۆی بکە بە تایبەت لە کاتێکدا کە هەڵبژاردن لە ئارادایە لە کاتێکدا کە خەڵک و جەماوەر بە دەنگی ئەوان خەڵک دەبێتە بەرپرس چ لە پەرلەمانەکان لە ئەنجومەی نوێنەران لە پەرلەمان و دوایی لە نێو پەرلەمان و ئەنجومەی نوێنەرانیش و حکوومەت هەڵدەبژێردرێ هەروەها دەسەڵاتەکانی دیکە خاڵێکی دیکە دەمێ ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە کەسانێک هەن بەداخەوە دەیانەوێت تەعن لەوە بدەن کە هەڵبژاردننی بەرپرسان لەلایەنی خەڵکەوە شتێکی نەگونجاوە لەگەڵ ئیسلام کە بۆ زانیاریتان لە ئیسلامدا تاکە شێوەی حکومڕانی ڕەوایەتی هەبێت و شەرعیەتی هەبێ ئەوەیە کە لە ئیرادەی خەڵکەوە هەڵبقوڵێ بەدیل بۆ ئەوە کە خەڵک بەرپرسانی خۆی هەڵبژێرێ یا حکمی عسکەرتاریە یاخود حکمی بنەماڵەتیە یا حکمی میراتیە کەواتە ئەوانەی کە دەیانەوێت خەڵک ساردکەنەوە لەوەی کە بچن بۆ دەنگدان بە بیانوی ئەوە کەەوە شتێکی ناشەرعیە ئەوە لە ڕۆژ ئاواوە هاتووە نەخێر ئەوە ڕۆنی خۆمانە لەسەری خۆمان دراوەتەوە بەڵام هەر لەو کاتەوە کە بەنو ئومەیە حکمی ئیسلامیان لە شوڕاوە گۆڕی بۆ بنەماڵەوی میراتی ئەو ئاوە خراپەیان ڕشت لەو کاتەوە مسلمانان گیرۆ دەبن بەدەست حکمی خۆسەپاندن و دیکتاتۆری و بنەماڵەیی و میراتی ئەگەرنا لە ئەسڵدا لە ئیسلامدا حکم لەسەر بناغەی مەشورەت و شوڕا و ڕاوێژی خەڵک و جەماوەر بنیاد دەندرێت ئێمە چوار خەلیفەمان هەن پێیان دەگوترێت چوار خەلیفە ڕاشیدەکان ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی خواریان ڕازی بێ بۆ وایان پێ دەگوترێت چونکە بە ئیرادەی خەڵک بوونە حکومڕان و حکمیشان بە عەدل کرد و بە پێی شەریعەت بەڕێوە چوون بەڵام لە دوای وانەوە پێی ناگوترێ خلافەی ڕاشیدە بەڵکو پێی دەگوترێ پاشایەتی و مەلیکایەتی لەبەر چی؟ لەبەرەوە کە
ئەو ڕاستە شەقامەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕەنجی بۆ ڕشت بوو کە حکمکردن بە شەریعەت پابەندی بە شەریعەتەوە و خەڵک و حکمڕانان بە ئیرادەی خەڵک بستنە سەر کورسی حکمڕانی و بۆ پێوش کە خوا ڕازی حکمکەن کاتێک کە ئەوە لە سکەی خۆی ترازا ئێمە گیرۆدە بووین بە وەزعەوە ئەگەر نا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بناغەی حکمی ڕەشیدی دامەزران ئەو بناغەی دامەزران فەرمووی ئەخرجوا ئیلەیە نوقەباءەکم نوێنەرانی خۆتانمان بۆ هەڵبژێرن هەڵبژاردنی بەرپرسان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بناغەکەی بۆ داناوە ئەمجا لە ڕاستیدا ئەوانەی کە ئەو زۆرە قسانە دەکەن ئاو لە ئاشی کەسانێک دەکەن کە دەیانەوێ لە 27 ساڵی ڕابردوودا چۆن ئەم وڵاتە پڕ کراوە لە گەندەڵی وستەم و خزمایەتی و حیزبایەتی هەر ئاوا بچێتە دوێ بزانن و نەزانن ئەوانە خزمەت بەو هێشتنەوەی وەزع دەکەن بەو شێوەی کە لە 27 ساڵی ڕابردوودا بووە لە کۆتاییدا دەڵێم ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بە شان و باڵی خۆماندا هەڵناڵێین لە ڕاستیدا خۆمەدەحکردن لە ئیسلامدا شتێکی خراپە بەڵام ئەگە خەڵک قسێکی خێرمان بۆ بکەن وەفایان هەبێ سواسیان دەکەین پێم خۆشە خەڵک بە وەفا بێ و من پێشم وایە خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان ئێستا لەخوا بەزیاد بێت زۆر هۆشیار بۆتەوە زۆر بەرچاوی ڕوونە و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیشیان لە بەرچاوە چ لە ئەنجومەی نوێنەران لە بەغدا چ لە پەرلەمانی کوردستان چ لە حکوومەتی کوردستان چ لە حکوومەتە خۆجێیەکان چ لە ئەنجومەنی پارێزگاکان و لە هەموو کایەکانی حکمڕانیدا خەڵکی ئێمە نمونەی جوانی پێشکەش کردووە ئەوە خەڵک و جەماوەرن ئەو شایەدیمان بۆ دەدەن ئێمە نابێ خۆمان باسی خۆمان بکەین خۆشبەختانە خەڵک بەبێ جیاوازی لە هەموو لایەنە سیاسیەکان دەستخۆشی و سوپاس و پێزانینیان بە من گەیاندۆتەوە بەرامبەر بە تیمی حکومیمان بەرامبەر بە پەرلەمانتارانمان لە بەغدا و لە کوردستان و بەڕێوەبەرە گشتیەکان و ئەوانەی کە لە حکوومەتی خۆجێیدان لە هەموو کایەکاندا ئەمە لێرە بەڕاستی دەستخۆشی دەکەم لەو ئەندامانەی خۆمان کە کارێکیان کردو ئێمە پێیان سەربەرز بین دەستخۆشیان لێ دەکەم خوا پاداشتیان داتەوە بەڵام لێرەشەوە ئامۆژگاری ئەوان و ئەو کاندیدانەی ئێستاش دەکەم و هەموو خوشکبرانیشمان با بزانین کە جوانی و ڕاستی و چاکی ئێمە بە پابەندیمان بە شەریعەتەوە بەسراوە بای ئەوەندە کە پابەند دەبین بە شەریعەتەوە بای ئەوەندە کە لە ذاتی خۆماندا لەگەڵ خوادا ڕاست دەبین لەگەڵ خەڵکیشدا چاک دەبین عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێبێت قسێکی چەند جوان دەکا دەڵێ ئیسلام بریتێ لە دووشە صدق مع الحق خلق مع الخلق ڕاستی لەگەڵ خوا چاکی لەگەڵ خەڵکی خوا خەڵکی خوا بەبێ جیاکاری و بەبێ هەڵاواردن جا کەواتە بە ئەوەی کە چاوگ و سەرچاوەی وزەی ئێمەیە ڕاستی و پاچی و چاچیە زیاتر دەستی پێوە بگرین و لێرەشەوە من ئامۆژگاری خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان دەکەم کە با چاویان وردکەنەوە جارێ یەکەم با بزانن کە بەشداریکردن لە پرۆسەی دەنگداندا شایەدیدانە هەر کەسێک نەچێ بۆ شایەدیدانە شایەدی بە حەق نەدا بۆ کەسانێک کە بە شایستەیان دەزانێ با بزانێ شایەدیکی بە ناحەق دەدرێ بۆ کەسانێک کە شایستە نین کەواتە دوو گوناحان دەکا و کەسێک کە ناچێ بۆ دەنگدان یەکەم بۆ خۆی شایەدی بە حەقەکە نادا دوو بۆ شایەک دروست دەکا شایەدیکی بە ناحەق بدرێت و پاشان خەڵک دەبێ بزانێت کە هەر کەسێک کە دەنگی پێدەدا هەر کەسێک کە هەڵی دەبژێرە دەکاتە نوێنەری خۆی ئەگەر چاکەکار بێ لە هەموو چاکەکانیدا بەشدارە پشتی دەچێتە هەموو چاکەکانیەوە ئەگەر خراپەکاریش بێ پشتی دەچێتە هەموو گوناح و تاوان و زوڵم و خراپەکانیەوە ئەمجا ئەمە لێرە بە ڕوون و ڕاشکاوی پێتان بڵێم متمانەتان بە کەسێک نەبێ خۆی پێ دەرباز نەکرابێ لە شەیطان و لە هەوا و ئارەزووی خۆی لە بەرژەوەندیە حیزبی و شەخسیەکانی خۆی بتوانێت خەڵک دەربازکە بەردی گەورە نیشانەی پێدانەدانەیە
چونکە ئێستا دەنگ زۆرە، دەنگ زۆرن و زۆر کەس مەسەلەن جۆرەها بەڵێنی سەوز و سوور بە خەڵک دەدا، بەڵام دەبێت خەڵک چاو ورد کاتەوە ئەرێ تۆ تا ئێستا چۆن بووی و چیت کردووە. کۆمەڵی ئیسلامی شانازەکەی ئەوەیە دەڵێ من بە وزە و توانایەکی کەمەوە بەرهەمێکی زۆرم بووە لە هەموو کایەکاندا، بەڵام خەڵکێک کە ئێستا دەڵێ وا دەکەم و وا دەچم، بە تایبەت ئەگەر حکومڕان بوو بێ بابە تۆ 27 ساڵی پێشوو ئەوەی کە ئێستا دەیڵێ دەیکەم بۆ نەت دەکرد، ئەوەی دیکەش دەبێت تەماشایەکی بزانی داخوا فعلا لێی دەوەشێتەوە ئەو بەڵێنانە جێبەجێکە. بە هەر حاڵ مەبەستمەوەی کە خەڵک چاواشە نەبێ، کڵاوی نەچێتە سەر و بشدانێک کە ئەم مەسەلەی دەنگدانە، ئەم قەزیەی شەڕە دەنگە شتێکی زۆر ڕەوا و شەرعیە و الحەمدوللا میلەتەی ئێمە بە تایبەت لایەنە عەلمانیەکان لە شەڕە تفەنگەوە گواستویانەتەوە بۆ شەڕە دەنگ، ئێمە سەد سوپاس و ستایشی خوا دەکەین. ئەوە حەقە شەرعیەکەیە، ئەوەی لە ڕابردوودا دەکرا ناشەرعی و لادان بوو، ئەوەیان حەقە شەرعیەکەیە کە پەنا بەرینەوە بۆ ڕای خەڵک و جەماوەر و ئێمەی مسلمان و ئیسلامی هەتا سەر ئێسقام بڕوامان بەوە هەیە، چونکە هیچ بەدیلێکی دیکە نییە بۆ دانانی حکمڕانان و هەڵبژارنی بەرپرسان بۆ لە گەڕانەوە بۆ خەڵک زیاتر. بەدیلی ئەوە کوکتمەرەوەی کە حکمی بنەماڵەیی و میراتی و خۆفەرزکردن و خۆسەپاندن بێ و ئومێدیشم وایە ئەم هەڵبژارنی ئەم جارە وەکو هەڵبژارنەکانی پێشێ نەبێ پڕ بکرێت لە تەزویر و فرت و فێڵ و بەتەئکید خەڵک هەتا زیاتر بەشدار بێ، مەجالی تەزویرکردن بەرتەسکتر دەبێتەوە و ئومێدیشم وایە هەموو لایەک ئینشاءڵڵا بەو چاوە تەماشایەک دیکەین بۆ ئەم وڵاتە هەمومان پێویستین. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەرگیز ناڵێین هەر ئێمە بەسین و کەس پێویست ناکە، ئەم وڵاتە بە هەمان بەڕێوە دەچێت، بەڵام لە ڕێیەکی ڕاستەوە بە دادگەری بە ئەمانەت و بە پاچی. ئەگەر نام وڵاتە هەمومانی پێویستە، بەڵام وابین کە کەس خۆی پێلێوی دیکە زیاد نەبێ و وابین کە خێروبێری ئەم وڵاتە هیچ کەس پێیوانە بێ کە هی ئەوە بەخێر دەبێ بەشی خەڵکی دیکەی لێبدا، بەڵکو ڕزق و ڕۆزی و ناز و نیعمەتێک کە لەم وڵاتەدا هەیە هی هەموو خەڵکی ئەم وڵاتێک کە خوا لێرە خوڵقاندوێتی. خوا بە لوتف و کەڕەمی خۆی کارێکمان بۆ بکا و کارێکمان پێ بکا کە مای سەربەرزیمان بێت لە دنیا و قیامەتدا. دیارە لە ناوچەکان کە باسمان کردن حەریر و خەلیفان و باسرمە و ئەوانەمان لەبیر کرد، خوا پاداشتی ئەوانیش داتەوە، هەمووتان شوێن دەستان دیارە و ئومێدم وایە کە نوێنەرانێکیش کە دەیان نێرین بۆ بەغدا تەنیا چاویان هەرێم نەبینێت، چاویان هەموو پارێزگاکان ببینێ، نوێنەری هەموو خەڵکی عێراقن و ئومێدیشم وایە کە لەمە دووە کورد لە بەغدا زیاتر یەک هەڵوێست و یەک دەنگ و یەک سەنگ بێ. بەهێزترین کارتی ئێمە ئەو تەبایی و یەکدەنجەمانە کە کۆمەڵی ئیسلامی هەمیشە هەبێنی یەکدەنجی و تەبایی بووە. ئەو کاتێک کە بەندە لێ بووم، چ دوایی من چ پێش من، ئەندامانی ئێمە چ لەوێ چ لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە هەوڵمانداوە هەوێنی تەبایی بین، هەوێنی یەک ڕیزی و یەکدەنجی و یەکسەنجی بین کە ئەوە بەهێزترین کارتی ئێمەیە. و ئومێدیشم وایە کە ئەوانەی کە تا ئێستا حکومڕان بوون لە بەغدا ئەو عەقڵەتەی خۆیان گواز لێ بێنن کە عێراق تەنیاهی یەک پێکاتەیە، شیعە تەنیا بەی خۆی بزانێ کە وەک کاتی خۆی عەرەبی سونە بەی خۆی دەزانی، یاخود کورد تەنیا بەی خۆی بزانێ نەخێر. عراقی هەموو عراقیەکانی هەموو پێکاتەکانە بە مسلمان و نامسلمان و بە عەرەب و کوردەوە بە تورکمانەوە بە هەموو کەمە نەتەوایەتی و دینیەکانەوە و دەبێت لەسەر بناغەی پێکەوە تەبابوون و هاوکار و دەستبار بۆ یەکدیگرتن لەسەر ئەو وڵاتە ئەم بناغانە وڵاتە بەڕێوەبەری ئەو کاتە هەمومان ئینشاءڵڵا لە دنیادا بەختەوەر لە دووار ڕۆژدا سەرفەراز دەبین. ئەمن دووبارە سوپاسی هەموو لایەک دەکەم و هەموو لایەکان بەخوا دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. الرحمن الرحيم الحمد لله وصلى
ئامادەبوانی خۆشەویست خوشکان برایان لە کۆتاییدا بە ناوی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی زۆر بەخێراتنتان دەکەین. ئەرک و مادبووتان بە نرخ دەزانین لە هەموو ناوچەکانەوە بەخێر بێن، هەر لە خەلیفان و هەریر و لە سنووری ئەنجومەنی ڕواندز و هەموو ناوچەکانەوە بەخێر بێن سەر و سەرچاومان. دڵسۆزیتان فەخری ئێمەیە. ئاڵاکانتان بەرزکەنەوە. سفر هەنگاوی یەکەم جوار و جوار پارچەی